ژنان و منداڵانی میلیتانەکانی داعش هاوسەر و کوڕەکان و براکانیان کوژراون، بەڵام ئەوان تاوانی کردارەکانی ئەو کەسانە دەدەنەوە کە لەگەڵ داعش بوونە. لە دەمێکدا دوایین ڕۆژەکانی دەسەڵاتی داعش بە سەربەشێکی زۆری عێراق بە کۆتایی دێت، پرسیارەوەیە کەچی لەگەڵ بنەماڵەکانیان بکرێت. بۆ ئێستا گەلێک لەوان لە شوێنێکی پڕ لە زەبڵ و خاشاک لە خۆرهەڵاتی مووسڵدا گیریان خواردووە کە ئەو کەسانە بۆ ئەو شوێنە دەجێژنەوە. کەمپی بەرتەڵە شوێنی ژیانی بنەماڵەکانی داعش و خەڵکی ئاسایین. بە ئەو بنەماڵانەمان گوت خزمەکانیان ئاگادار بکەن بۆ ئەوەی لە ئەو کەمپە بچنە دەر و بۆ پەیوەندیگرتنی خزمەکانیان یارمەتیان پێدەکەین. مەدەنیەکانی ئاوارە دەگەڕێنەوە ماڵ کە ژیانی سەر لە نوێ ساز بکەنەوە، ئەوانەی لە ئاکامی تونند و تویژی و بێدەرەتانێکی زۆر لە ژێردەستی داعش بوونە. ئەوان دەڵێن خزم و کەسانی میلیتانەکان هیچ جێگایشیان لە نێو ئەواندا نییە. لە نێو لافیتەکان کە هەڕەشە لە بنەماڵەکانی داعش دەکرێت لەو ناوچانە دەبینرێن کە لە دەستی داعشدا ڕزگار بوونە. سوحەیب تەمەن 32 ساڵی 2 مانگ پێش هەواڵی هاوسەری زانی. ئەو دەڵێت لە بەرمنداڵەکان نەیتوانی مێردەکەی بەجێ بێڵێت. ساڵێکی خایاند بۆ ئەوەی هاوسرم بڕوا بە داعش بکات، پاشان چونکە ئەندازیار بوو بۆ بەشی خزمەتگوزاری پێویستیان پێ هەبوو. داعش دکتۆر و ئەندازیار و تەنانەت مامۆستاکانی زانکۆی لەگەڵ خۆ برد. هاوسەرمیان بە بیری خەلافەتی سەردەم فری و مێشتیان شتەوە. ئەو خانمە دەڵێ بۆ هاوسرم زۆر بە گرفت بوو خۆ لە دەستی داعش دەرباس بکات. لە سەرەتادا هاوسرم باوەڕی بە داعش کرد، بەڵام پاشان هەستی بە ناعەداڵەتی داعش کرد و لە بڕیارەکەی پەژیوان بووە، بەڵام نەیتوانی داعش بەجێ بێڵێت چونکە هەر کەس ڕۆیشتبە دایان کوشت، تەنانەت ئەگەر منداڵیش بووایە. نازانم لەکوێیە، داخوا لە نێو خانوەڕ و خاوەکاندا مردبێت. ئەو دەڵێت هاوسەری ژیانی خۆی و ئەوانیشی لەگەڵ خۆی بەفیرۆدا و ئێستا ئەوان سەرگەردانن.